ماو تسی تۆنگ ڕابەری شۆڕشی خۆبژێوی چین لە مێژووی هەر گەلوونەتەوەیەکدا هەندێک سەرکردە و قیادە هەیە کە کۆمەڵگاکەیان بەسەردا دابەش دەبێت بۆ هەندێکیان دەبێتە قارەمانێکی نمونەیی و بۆ بەشێکی تر وەک کەسێکی دیکتاتۆر یان خائین لێی دەڕوانرێ بەڵام کاتێک کە کەسێک وەک ئایدۆلۆژی کار دەکات ئەوە تا سنووری ئەو ئایدۆلۆژیایە ئەو دابەشکاریە بوونی هەیە. ماو تسی تۆنگ وەک نمونە. ماو تسی تۆنگ ڕابەری شۆڕشی چین خاوەن ئایدیای چاپ 26 مانگی 12 ساڵی 1893 لە شاری شوشا لە ناوچەی هونای چین لەدایک بوو. لە تەمەنی 8 ساڵیدا دەچێتە بەرخوێندن و بەهۆی دۆخی ئابوووریەوە لە تەمەنی 13 ساڵیدا دەست دەکات بەکارکردن. ساڵی 1911 دوای بەرپابوونی شۆڕشی شینخا لە وڵاتی چین پەیوەندی بە ڕیزەکانی ئەو جوڵانەوەیەوە دەکات. ساڵی 1970 دوای شۆڕشی ئۆکتۆبەر بەڕابەرایەتی لینین لە رووسیا بەهۆی ئایدیا چەپەکەیەوە لە تەواوی جیهاندا خەڵک کەوتە ژێر کاریگەری ئەو فەلسەفەیەوە. ماو یەکێک بوو لەوانەی بە تەواوی خۆی خستە ژێر چەتری ئەو ڕێبازە. ساڵی 1921 یەکێک بوو لەو تیمە 12 کەسەی کە حیزبی شوعیان لە شەنگەهای چین دامەزران. ساڵی 1927 بە ناوی چاکسازی و لێدان لە ئایدۆلۆژیای چەپ سەرکردەکان قەڵاچۆ کران و هەوڵێ ناوبردنیان درا. ماو ئەو کاتە ڕوو دەکاتە لادێ و لەوێ سوپایەک لە جوتیارەکان دروست دەکات. ساڵی 1937 بوو بە سەرۆکی حیزبی شوعی. ماو تا ساڵی 1947 بە تەنها دەجەنگا چونکە زۆربەی سەرکردە چەپەکان لەناو بران. ساڵی 1948 شۆڕشە چەکداریەکەی سەری گرت و بوو بە سەرۆک و دەسەڵاتی یەکەم. گرتنە دەستی دەسەڵات لەلایەن بەرەی چەپ لە چین بۆ ئەمریکا شۆکێکی گەورە بوو چونکە لە شەڕی ساردا بوو لەگەڵ ڕابەرانی شۆڕشی رووسیا کە هەڵگری هەمان ئایدیا بوون و ئەمریکا لەو کاتەدا نوێنەرایەتی سەرمایەداری دەکرد. چین و رووسیا و چەپەکان لە تەواوی وڵاتان بوونە بەرەیەک بەرامبەر ئەمریکا و هاوپەیمانەکانیان. ماو لە بواری کوشت و کاڵدا دەستی کرد بە چاکسازی ئەگەرچی لە سەرەتادا پرۆژەکەی بارقورسیەکی سەختی بۆ خەڵک دروست کرد بەڵام ئەمە بوو بە فاکتەرێک کە چین بە ڕابەرایەتی ماو سیاسەتی خۆبژێوی پەرە پێبدات. چین لەو کاتەدا خەریکی سەرپێکەوتن بوو. زانای ئابووری ئیتاڵی ئیگناسیۆ مۆنزوو لە پەیوەست بە میراتی ماو باسی دەکات و دەڵێت ماو بناغەکەی دانا. ماو تەنها لە بواری کوشت و کاڵیدا نا بەڵکو لە بواری پەروەردەدا هەوڵەکانی یەخست با دروشمی هێزی هەموو شارێک لە هێزی گەنجەکانیدایە. پاشان دەستی کرد بە زیندوکردنەوەی باوەڕە لە ناوچۆکانی چین و سەر لە نوێ برەوی بە کۆنفۆشۆسیدا. ساڵی 1967 شۆڕشی خۆراکی ڕاگەیاند و توانی بە تەواوی چین لە هەژموونی وڵاتانی سەرمایەداری دەرکات. لە پاڵەمانەدا پاڵپشتی بەرە چەپەکانی دەکرد لە وڵاتان دژ بە ئەمریکا و بلۆکی سەرمایەداری. ڕۆژی 9 مانگی 9 ساڵی 1976 وەک ڕۆژێکی شومی چینیەکان درایە قەڵەم بەهۆی مردنی ماو تسی تۆنگ. چین لە ئێستادا لەلایەن سەرۆک شی جینپینگەوە سەرکردایەتی دەکرێت و با گرتنەدەستی دەسەڵات لەلایەن شی جینەوە چین وەرچەرخانێکی گەورەی بەخۆوە بینی و لاپاڵ ئەو دیوەی چەپەکەی تا لەو ڕێڕەوە دوانەکەوێت با بەرگ و فۆرمێکی تری چەپەوە. چینی کرد با وڵاتێکی پیشەسازی کە لە ئێستادا بۆتە گەورەترین ڕکابەری سەرەکی ئەمریکا و لە ململانیەکی سەختدایە لەگەڵی. مابۆچوونی ئەو توێژەرە ئابووری ئیتالیا ئیگناسیۆ چین لە ئێستادا نەک هەر لە بواری پیشەسازیدا بەڵکو لە بواری کوشت و کاڵیشدا بازاڕەکانی جیهانی داگیر کردووە. بەو جۆرە هەناردەکاری سەرەکی بەرهەمە خۆراکیەکانە لەوانە لە ناردنی برنج و گەنم لە ڕیزبەندی یەکەمە و لە جۆ و گەنمەشامی لە ڕیزبەندی دووەم. ئاوکات یەکەمی جیهانە لە هەناردەکردنی بەرەمەکانی چا، لۆکە، ئاوریشم، خۆخ، پەتاتە، سپێناغ، فاسۆلیا، بایجان، خەیار، ترێ و دەیان بەرووبوومی تر. ئەمە بەشێکە لەو شۆڕشە خۆبژێوەی کە ماو بەردی بناغەی دانا. شارەزایانی بواری پیشەسازی و ئابووری لە ئێستادا بڕوایان وایە چین لە یەک کادا لە هەردوو بواری پیشەسازی و کوشت و کاڵدا ساحە بە نایارەکانی چۆڵ دەکات و بەبێ چەک جیهان دەگرێت. هەرچی پەیوەستی لایەنی سیاسیە ماو وەک سەرکردەیەکی دیکتاتۆر لە مێژوودا پێناسە دەکەن کە تاکڕەوانە چینی بەڕێوە بردوو دەیان کەس بەهۆی ڕۆژەکانیەوە لە ناو چوون. هەرچی پێوەستە بە بەرە چەپەکان دەڵێن ئەوەی دەوترێت جۆرێکە لە پڕۆپاگەندەی دەوڵەتانی سەرمایەدار بۆ لێدان لە وڵاتانی چەپ.